جارێکی تر سڵاتان لێبێ ئازیزان کاک جەبار پێش ناوبڕەکە باسیەوەمە کرد کە زۆر جار ڕخنەوە لە کوردەگیرێت بە تایبەتی لە لایەن لیستی عێراقیشەوە زۆر جار گوێمان لەوە بووە کە کوردیش بەشێکە لەمەی کە ئێستا لە بەغدا هەیە بەشێکە لە دروستبوونی ئەم جۆرە سیستەمە ئایا کورد هیچ ڕۆڵێکی هەبوو لەوەی کە بتوانێت سیستەمی حکومڕانی لە عێراقا باشتر بکات هەڵبەتە ئەو ڕخنەی کە لە دەسەڵاتدارانی کوردستان و لە سیستەمی حکومڕانی کە لە کوردستان هەیە دەگیرێت تەنها خەڵکی عەرەب نایکە خەڵکی کوردستانیش دەیکا چ لە زاخۆ هەتاکو خانەقین ڕخنەیەکی زۆر هەیە لە دەسەڵاتدارانی خۆمان ڕخنەیەکی زۆر هەیە لە شێوەی بەڕێوەبردننی حکم لە کوردستانە دەبینین گەندەڵی هەیە دەبینین نایەکسانی هەیە دەبینین مەزاجی شەخصی شتەکان لە غیابی یاسایە لە غیابی دامەزراوەیە دەبینین گەندەڵیەکی مەترسیدار بەسەر هەرێمی کوردستانە بڵاو بووتەوە لەبەرەوە چاکسازی لە بەغایە زۆر زەحمەت دەبێت کاتێک تۆ لە کوردستانە و لە هەرێمەکەی خۆتە دامەزراون بە دامەزراوەی کار نەکەی لێرە گەندەڵی بکەیت لێرە بە هەوەسی خۆت ئیش بکەیت لێرە نایەکسانی بکەیت بێگومانەوە ڕخنێت لە شۆڤینە عەرەبەکانەوە بەرامبەر بێتەوە چکە ئەو ڕخنەیە لەلایەن هاوڵاتیانی هەولێر و سلێمانی و دهۆک و ئاکرێ و کەلار و هەموو شوێنەکان بەرامبەر دەبێتەوە ئەو ڕخنەیە لەبەرەوە ڕخنەیە کە من پێم وایە لە حکومڕانی لە کوردستانە ڕخنەیەکە لە جێی خۆیەتی بەڵام بەداخەوە ئەمڕۆ ناسیۆنالیزمی عەرەبی بەکارهێنێ دژمان کاک جەبارەگەر باس لەسەر مەسەلەی کاریگەری ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان بکەین ئایا کاریگەری هەیە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان بەرەو چاکسازی بەرێت هەڵبەتە هەموو سیستێمێکە ئۆپۆزیسیۆنی دەتیانە بێ مەترسی زیاتر گەندەڵبوونی لێ دەکرێت لە هەموو شوێنێکی دنیا گەر یەک دید زاڵ بێت و هیچ دیوێکی بەرامبەر نەبێت کە ڕخنە بگرێت کە پێشنیازی ئەڵتەرناتیڤ بێنە ئاراوە مەترسی گەندەڵی هەیە جایترەوە چ لە کوردستان بێت چ لە ئۆروگوای بێت چ لە ڤێنزوێلا بێت چ لە سوید بێت مەترسی دایم هەیە بۆ گەندەڵبوونی سیستێمە لە غیابی ئۆپۆزیسیۆنە جا هەر بۆیە ئۆپۆزیسیۆن زۆر گرنگە و ئەم دیاردەیە کە ئەم چەند ساڵی دوایی هەیە لە کوردستانە کە دەبینین ئۆپۆزیسیۆن هەیە سێ-چوار حیزبی ئۆپۆزیسیۆن هەیە هەر دیاردەکە خۆی شتێکی زۆر باشە باشە ئۆپۆزیسیۆن هەڵبەتە دەکرێت باشتر بێت دەکرێت ڕخنەی لێ بجێ من پێم وایە تا ئێستش هەرچەنە ئۆپۆزیسیۆن دەبینیت دوانیان حیزبنیەکێکیان هێشتا هەر بزوتنەوەیە سترەکتەرێکی دیاریکراوی هێشتا نییە نابینی چوارچێوەکەی چۆنە لەبەرەوەی بزوتنەوەی دەکرێت زۆر باشتر بێ ئێستش من پێم وایە ڕخنە هەیە دەکرێت بەرامبەر ئەو بزوتنەوەی بیکەی بۆ نمونە ئێستش زۆریان بە دامەزراوەی ئیش ناکەن بە هەمان من پێم وایە بە هەمان بیرۆکەی پارتەکانی تریژەکەن یعنی ئەم دامەزراوی کە ئێستا ئۆپۆزیسیۆن باسی لێ دەکا کاڵێ بە دامەزراوەی کارکردن زۆر گرنگە بەڵام دەبینی لە زۆر شتا بە هەمان عەقلێت ئیژەکە چەند نمونەیەک پەرلەمانێکمان هەیە پێک هاتووە لە چەند فراکسیۆنێک لە وڵاتانی دنیاە کاتێک حکومەت ڕێیەکەوێ لە ناو فراکسیۆنەکانە فراکسیۆنی ئێمە بۆ نمونە لە ناو پەرلەمانی سویدا گەر حکومەت بێ ڕێکەوێ یە دانیشە لەگەڵ فراکسیۆنەکە ئێمە ناچێت دانیشێ لەگەڵ سەرکردەکەی حیزبی ئێمە لەگەڵ مەکتەب سیاسی ئێمە مەکتەب سیاسی شتەگشتەکان داڕێژێ بۆ کاری ساڵانەمان یان کاری 2 ساڵ ئەگەر کۆنگرە بێ جار وایە کۆنگرە داڕێژێ دەبینین لێرە لە باتی ئەوەی بۆ نمونە سەروەکی حکومەت یاخود سەروەکی پەرلەمان لەگەڵ پەرلەمەنتارانی ئۆپۆزیسیۆنە ڕێکەوێ سەیرەکەیە چێ بۆ لای سەروەکی بزوتنەوەکە هەر فراکسیۆنەکەی هەمالەکە ئەمە بەدمە دامەزراوەی کارکردن نییە ئەمە هەمان شێوەی عەقڵیەتی کۆنە کە مەرجعیەت کەسێکە مەرجعیەت لێرە مام جەلالە مەرجعیەت لەوێ کاک مەسعودە مەرجعیەت لەوێ کاک نەوشیروانە بە هەمان شێوە ئەم جۆرە من پێم وایە ئەم جۆرە عەقڵیەتە دەبێ ئێمە کە دروشمی دامەزراوەی بەرزەکەینەوە دەبێت لە هەمان کاتا کاری بۆ بکەین بەڕاستی بە دامەزراوەی ئەمە یەک لە کوردستانە دەبینی یەکێک لە ڕخنەکانی ئۆپۆزیسیۆن بەرامبەر دەسەڵاتێکا نەبوونی ڕۆڵی ئافرەتە بەڵام دەبینی غیابی ئافرەت لەوێش لەوانەیەگە گەورەتر نەبێ بچووکتر نییە ڕۆڵی ئافرەت دەبینی هیچ ڕۆڵێکی کارای وای نییە حزب ئۆپۆزیسیۆنەکانیش تەنها دروشمیان هەیە لە واقعە
هەمان کۆپی حزب دەسەڵاتدارەکانن ناتوانم وابلە بەس دەڵێم لە هەندێک پرستا تۆ ناکرێت دروشمێکی هەبێ و بەڵام بە شێوەیەکی تر کار بکەیت دەبێ ئەو دروشمێک کە بەرزیەکەیتەوە دەبێ هەوڵ بدەیت وەکو ئەو دروشمەی سیستماتیک کارکەی بە دامەزراوی کارکەی بە هەمان شێوازیەوەی کە باسی لەکەی ناکرێتەوە بۆ نمونە ڕۆڵی ئافرەت باسکەیت ڕۆڵی ئافرەت بەڵام سەرکردایەتەکە و لە 20 پیاو بێت. کاک جەبار مەسەلەیەکی گرنگ ینی زۆر جار ئێمە بینین کۆبوونەوەی سەرۆکی هەرێم لەگەڵ لایەنە سیاسەکاندا لەسەر پرسێکی پەیوەست بە هەرێمی کوردستان بۆ نمونە لەسەر کێشەکان لەگەڵ بەغدا لە پڕە بینین بەشێک لە ئۆپۆزیسیۆن بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان بەشداری کۆبوونەوەکان ناکات لە پڕە بینین ئەچێتەوە بەشداری ئەکات ینی ئایا ئەمە نیشانی چییە ئەوەیە کە ئۆپۆزیسیۆن هێشتا مستەقر نییە لە هەرێمی کوردستان من نازانم هۆکەی چییە کە ئەوان گەرچوو بێتن یاخود نەچوو بێتن بەڵام لەوانەیە من ئێستا بۆ نمونە لەم دوایەیە کە دیم ئۆپۆزیسیۆن لەگەڵ سەرۆکی هەرێما پێکەوە دانیشت بوو بە هەمووان پرۆژەیەکیان هەبوو بۆ ئەوەی کار بکەن دژی ئەو دەستدرێژی کە مالیکی کردوەتی لەوانە بێ ئێستا ئەوان هەستکەن کە مەترسی هەیە مەترسیە و بە تایبەتی مەترسیە کە لەسەر هەرێمی کوردستان لەوانەیە ئێستا هەست بکرێت کە ئەمە بەڕاستی مەترسیەکی فعلیە و تەنها دروشم نییە و ڕەخنەگرتن لە یەک نییە لەوانەیە ئەوە بێ نازانم هۆکەی چییە ئایا بۆ نەیانویستووە کات پێش بەس من ئێستا خۆم هەستەکەم جیاواز لە ساڵێ لەمەوبەر هەستەکەم بەڕاستی مەترسیەکی فعلی هەیە کە ئەمڕۆ ئەگەر هاتوو ئێمە هەنگاو نەنێن بۆ لابردنی مالکی دیکتاتۆرێکی لە دەرچێ مەترسی هەبێ بۆ هەموو عراق بە هەرێمی کوردستانیشەوە باشە مەترسێ پێچێکە سەرۆکی هەرێم زووتر دەرکی پێکردی بێت لەبەرەوەی کە چەند مانگێک لەمەوە پێش هەوڵ دراکە ینی متمانە لە مالکی بسەنرێتەوە کە سەرۆکی هەرێمێکێک بوو لەو بولەوانی کە کاری بۆ مەسەلەیە کرد بۆچی ئەو کات ئۆپۆزیسیۆن نەهاتە سەر ئەو ڕەئی کە بەڵێ مالکی خەتەرە بۆ سەر هەرێمی کوردستان مەبەستم لێرە ئەوەیە ئایا تەنها هێنانی ئەو سوپایە بۆ کەرکک وای کرد کە ئەمە پیشانی هەموو کوردبات کە مالیکی هێرشە یاخود هەڕەشەیە بۆ سەر هەرێمی کوردستان من پێم وایە هەڵوێستی سەرۆکی هەرێم یەکەم جاریان بەرامبەر بە مالیکی و بەرامبەر بە حکومەتی عراق هەڵوێستێکی یەکلایەنانە بوو زیاتر من وام هەست پێ کرد وەکو سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان چونکە هیچ لەوە نەدەچوو هیچ گفتوگۆیەک هیچ ڕێکەوتنامەیەک لەگەڵ گشت لایەنەکان بێت ئەمە وای کرد کە هەندێک لایەن زۆر گرنگی بەوە نەدەن بۆ لەبەرەوەی ئەو گرنگی بەوە نەداوە کە یەکڕیزی هەموو پارتە سیاسی کوردیەکان بپارێزێ و پێکەوە دانیشن و پێکەوە بگەنە هەڵوێستێک ئەو خۆی دەچێ بێ ئەوەی لەگەڵ ڕێکخراوەکانی تر و پارتە سیاسەکانی تر هەڵوێستێک ڕاگەێنێ هەڵبەتە ئەمە بێتە مایەی ڕەقنە دەبێتە مای ئەوەی لەوانەیە ناکۆکی لێ بکەوێتەوە بەڵام ئەوەی مای خۆشحاڵیە ئەمڕۆ ئەوەیە گشت پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان دەتوانم بڵێم کۆکن لەسەر ئەوەی یەک هەڵوێست بن بەرامبەر بمالکی ئەم یەک هەڵوێستە ینی ئەمەی کە باسیەکی هەموو پارتە سیاسەکانی هیچ کاریگەریەکی لەسەر پێگەی ئۆپۆزیسیۆنە بێت لە هەرێمی کوردستان من پێم وایە دەبێ هەیبێت ناکرێ پارتەکانی ئەوەی دەسەڵاتیان بەدەستە ئەمڕۆ یەکەتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کاتێک کە پێویستیان بێن بە یەکگرتو و بزوتنەوە و گۆڕان بڵێن وەرن با یەک هەڵوێستمان هەبێ بەڵام کاتێ مەترسی نەبێت بڵێن نەخێن ئێمە بە هەوەسی خۆمان حکومڕانی لەم هەرێمەیەکەین کاتێ سەب ئۆپۆزیسیۆن ناتوانێت فشار بخاتە سەر دەسەڵات بۆ ئەوەی ئەو پاکێجانەی کە پێشکەشیان کردبوو ینی پێداچوونەوەی پێ بکرێت باسی لێەوە بکرێت من هیوادارم خۆی دەسەڵاتداران چ یەکەتی نیشتیمانی کوردستان چ پارتی دیموکراتی کوردستان دەبێ خۆیان بێ ئەوەی ئۆپۆزیسیۆن پیان بڵێ بگەنەوەی کە هەندێ پرسی گەرین کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە چ لە دەستورەوە چ لە یاسای خۆپیشاندانەوە چ لە مەسلەی بودجەوە ئەم پرسانە پرسی گرنگن کە دەبێ نابێ ئەسڵەن هەر پۆزیسیۆن داوایکە جار ڕێککەوتنامەیەک پەرلەمان خۆی ساڵ و نیوە لەمە بەر وتێتی ئێمە ئەمەکەین و ئەمەکەین و ئەمەکەین فەرمونون بیکەن پێویست ناکە ئەسڵەن
بە تایبەتی ئەمڕۆ کە دەبینین یەک هەڵوێستی هەیە کاتێک مەترسی دەکەوێتە سەر هەرێمی کوردستان دەبێ بەرامبەریش دەسەڵاتداران ئەمڕۆ خۆیان هەنگاو بنێن بەرەو ئەوەی کە ئەو پەیمانانەی کە یاویانە بۆ چاکسازی بۆ نهێشتنی گەندەڵی بۆ هێنانە ئارای هەندێک ڕێفۆرم دەستی پێ بکەن. ئەمێک هەڵوەستیە ینی ئەکرێت کاریگەری هەبێ لەسەر پێگەی کورد لە بەغدا ینی مەبەستم ئەوەیە ئایا ئەکرێت لەم قۆناغەدا کورد بتوانێت داوای چارەسەرکردنی کێشەکانی بکەم لەبەر ئەوەی کە ئێستا کوردێک هەڵوێستە و ناتوانرێت کە فشار بخرێتە سەر لایەنێکی تر بۆ ئەوەی کە ڕێکەوتنێکی تر لەگەڵ حکوومەتی بەغدای خۆ لایەنە سیاسەکانی بەغدا بکە. هەڵبەتە ئەگەری سەرکەوتنی هەڵوێستێک زۆر زیاترە کاتێک ئێمە هەموو هاوبیرین و هەموون کۆکین گەر هاتو یەکەتی نیشتیمانی کوردستان دژی بۆ چوونی پارتی دیموکراتی کوردستان بێ و گۆڕان دژی بۆچینی هەردووکیان بێت هەڵبەتە قورسترە بێ ئەو سادە سەڵاتدارانی بەغا دەتوانن یاری بکە لە ناوانمانە بەڵام کاتێ یەک هەڵوێستین ئەگەری سەرکەوتنی ئەو پرۆژەی هەمانە زیاترە بەڵام ئایا تا چەند کورد سەرکەوتووە بێ لە پرۆژەی خۆیان وابەستە بەوەی کە پارتەکانی تر و ڕێکخراوەکان و بزوتنەوەکانی تری عێراق ئایا لە عێراقیە بێ لە شیعەکان خۆیان بێ وابەستەیە بەوەی ئاوا لەسەر چیە توانێ ڕێکەون. زۆر جار بەس لە وەکتێ ڕێککەوتن نامە لەگەڵ لایەنی شیعی کراوە تەحالوفێکی شیعی کوردی هەیە کە ئەم تەحالوفە وای کردووە زیاتر بەرژەوەندیەکانی هەردوو لایەنەکە لە ڕێکەوتن نامەکانە بێت نەک بەرژەوەندی هەموو عێراق و هەموو گەلانی عێراق ینی زۆر جار ئەم ڕخنەیە لەسەر میدیاکانی عەرەبی عێراقی ئەبیستین ئایا ینی ئەم ڕێکەوتن نامانەی کە زۆر جار شاراوان دیار نین زۆر جار هەتا ڕاگەیاندنیش نازانێت بەندەکانی ئەم ڕێکەوتن نامانە چۆن ئەکرێت مەسەلەن ئەم ڕێکەوتن نامانە ئێستا ببێتەوە بە بنەمایەک بۆ ئەوەی جارێکی تر لەگەڵ لایەنی ترە ڕێکەوتنی نوێ بکرێت یاخۆت ئەم ڕێکەوتن نامانە یەکێکە لە هەڵەکانی تری سەرکردایەتی سیاسی کوردی کە بۆ شێوەیە ڕێکەوتن نامی کردووە. هەڵبەتە ڕێکەوتنناوەی شاراوە زۆر جار لە وڵاتانە دێن کە نادیموکراتین لە وڵاتانە دێن کە دیکتاتۆریەتی تیا لەو دا وڵاتانە دێن کە گەندەڵن لە وڵاتانە دێن کە عورفێکی شەفافیەتی تیانە لەبەرەوە بۆیە مەترسی هەیە تۆ نازانی گەل نازانێ ئێستا بۆ نمونە کاتێک زۆر جار گەل نازانێت دوو سەرکردە دانیش دوو سەرکردی عراقی دانیشن دوو سەرکردی کورد دانیشن زۆر جار ئێمە نازانین ئەڵێن چی لەبەرەوە ئەوەی دەیڵێن لە پێش کۆنفرانسەکە لەوانەیە 10 دقیقە قسە بکەن بەڵام ئێمە زۆر جار لە پشت پەردەوە شتەکان نادەین ئایا سەرکردەکانی کورد سەرکردەکانی عراقی سەرکردەکانی شیعە لە ڕاستیە لەسەر چی ڕێکەوتون ئێمە نازانین بەڵام من پێم گرنگە ئەو ڕێکەوتنامە وەکو هاوڵاتیەک ئەو ڕێکەوتنامەی کە کرێن ڕێکەوتنامەیەکی شەفافن ڕێکەوتنامەیە کە ئێمە شانازی پێوە بکەین وەکو هاوڵاتی کە کوردین لایەنەکانی تریش بتوانن با بڵێن کۆک من لەسەرەوەی ئەم ڕێکەوتنامەیە لە بەرژەوەندی هەردوو لایە چونکە گەرهات و ئێمە ئەمڕۆ تەنها لە بەرژەوەندی ئێمە بێ و دژی بەرژەوەندی ئەوان بێ لەوانەیە سبەی ئەوان بەهێز بن لە ئێمە بن ئێمە بێ هەوڵێ بدەین نەکو خۆمان بەبراوە و ئەوان بە دۆڕاو لە قەڵم بدەین بەڵکو هەبوو لایەک بەبراوە لە قەڵم بدرێت. باشە کورد ئەتوانێت شەڕی بەغدا بکات لەم قۆناغەدا هێز براوە بۆ کەرکووک هێزی بەرامبەریش هێنراوتە نزیک کەرکووک پێ دوایە شەڕێک چاوەڕی کورد و ئەو ناوچەیە دەکات کورد ئەم شەڕی پێکرێ من پێم وایە مەترسی شەڕ زۆرە من پێم وایە هەڵوێستەکانی مالیکی لەم دوایە بۆنی شەڕی لێدێت و ناشکرێ ئێستا خۆمان بین بەدەستەوە بڵێن ئێمە ناتوانین بەرەنگاری بکەین یەکەم هەنگاو دەبێ هەنگاوی سیاسی بێ بۆ لابردنی مالیکی هاوکات دەبێ ئێمە ڕێکەوین من پێم وایە پارتە سیاسەکانی کوردستان ڕێکەوین لەوەی بەرگری بکەین و هەر لە حەمرینەوە لەوێ پێشمەرگەی یەخین پێشگەمەگەیەکی نیشتیمانیمان هەبێ ئەرتەشێکی نیشتیمانیمان هەبێت و بەرەنگار بین نێڵین حکومەتی عێراق و مالیکی سەربازی عێراقی بێ بەم دیوە دەبێ هەستێکی نیشتیمانی لەو شوێنانە دروستکەین کە بە پارچەیەک لە کوردستانیان دانین نەکو زیاتر وەلای حزبی وەلای نیشتیمانی بێنینە ئاراوە
ئەرتەشێکی کوردستان بێ زیاتر وەلایەن بۆ کوردستان بێ و وەلایەن بۆ هەرێمەکە بێ وەلایەن بۆ شارەکە بێ وەک لەوە وەلایەن بۆ پارتێکی سیاسی بێ ئەم هەستە کار بۆ ئەم هەستە بکەین من پێم وایە هەم لابردنی مالیکی هەم دانانی پێشمەرگە لە سنوورەکانە هەم هێنانە ئارا و کارکردن بۆ هێنانە ئارای وەلای نیشتیمانی هەرسێکیان لە هەمان کاتا پێویستن. کاک جەبار ئەنی ئەگەر بگەڕینەوە سەر هەرێمی کوردستان پەیوەندی دەسەڵات لەگەڵ هاوڵاتی هەرێمی کوردستان چۆن دەبینیت؟ پەیوەندیەکی تەندروستە؟ بە پەیوەندیەکی تەندروستی نازانم زیاتر بەداخەوە زۆر کات بە پەیوەندی وەکو کۆیلە و ئەوانەی خەڵقە چەوسێنەوە بینی لەبەرەوە بینی خەڵقێک هەیە زۆر هەژارە خەڵقێک هەیە بە هەوەسی خۆی ئیشی جێبەجێ بێ خەڵقی تر ئیشی جێبەجێ نابێ هەندێک کەس مافی هەیە هەندێک کەس مافی نییە هەندێک کەس هێشتی بۆ چێتە سەر هەندێشتی هەوڵەتی هێشتی بۆ ناچێتە سەر هەندێ کەس هەیە مناڵی ڕۆژی 8 سعات لە قوتابخانەیە 7 سعات لە قوتابەیە هەندێک مناڵ هەیە ڕۆژی مناڵەکەی سعاتێ لە قوتابخانەیە هەندێک کەس هەیە برسی و تون و نانی نییە ماڵی نییە هەندێک کەس هەیە لە ڤیلا و قەسرەژی ئەم بارەی کە حکومڕانانی کوردستان ناوێتە ناو کوردستانی عراق من پێم وایە بارێکی تەندروست نییە و مەترسی لەسەر هەندێ پێشکەوتنی وڵاتەکە هەیە لەسەر ئەمنی قەومیش هەیە چونکە ئەگەر سبەینی ئێمە بۆ نمونە گەر سیستەما ئەوانەی کە دەسەڵاتیان بەدەستە ئەمڕۆ چەوسانەوە بەردەوام بن لە چەوسانەوە بەردەوام بن لە گەندەڵی بەردەوام بن لە حکومڕانی بە شێوازی خۆیان لەوانەیە سبەینێ خەڵق لیان هەستە کە لیان هەستە لەوانەیە ئێمە کێشە دروست بێ لە هەرێمی کوردستانە ئەم کێشەیە لەوانەیە مەترسی بێ بۆ خۆمان لەبەرەوە من پێم وایە هەر خۆیان بەهێنانە ئارای گەندەڵی بۆ بەردەوام بوونی گەندەڵی مەترسیەگە خەنە سەر ئاسایشی نەتەوەی. مالیکی لە پرس کۆنفرانسەکەی دواییدا باسی لەوە کرد نەسیحەتێکی سەرکردەکانی هەرێمی کوردستانی کرد کە بای گۆڕان بەڕێوەیە با لەگەڵ میلەتی خۆیان باش بن پێت وایە مالیکی ئەتوانێ و نەسیحەتی هەرێمی کوردستان بکە؟ ڕاستە بای گۆڕان بەڕێوەیە ڕاستە بای گۆڕان زۆر دیکتاتۆری لا بردووە لە تونسەوە بۆ میسر و خەریکە سووریا لابە لە یەمەن لە زۆر وڵاتی تر لەوانەشە ڕۆژە بێ لە هەرێمی ئێمەشە دەسەڵاتداران وەلاندرێن بەڵام مالیکی خۆی لە زۆر لەوانە باشتر نییە مالیکی وە تا خۆی هەڕەشە و خەڵقە تۆقێنێ لە ئێستەوە خەڵقە ترسێنێ لە ئێستەوە خۆی ئێوە ببێ بە دیکتاتۆر لەبەرەوەی من پێم وانە ئەو بتوانێ ئەو ئامۆژگاری خەڵقی بکە کە دیموکرات بن و بەدامەزراوەی کار بکەن. ڕۆڵی دەسەڵاتەکانی بەڕێوەبردن لە هەرێمی کوردستان دەسەڵاتی دادوەری دەسەڵاتانی کە مەفروزە لە هەموو وڵاتێکدا دەسەڵاتی بەڕێوەبردن بن ڕۆڵیان چۆن هەڵەسەنگێنیت؟ زیاتر بە وایە بینم کە دەسەڵاتێکی ڕاستیان نییە زیاتر پارتە سیاسیەکان ئیژەکانەکەن لەبەرەوەی لە وڵاتانی دیموکراتیا دەبینی بۆ نمونە دادگا ئازادە دادگا باوەزیە هیچ سەروەک وەزیرانێ هیچ مەکتەب سیاسیە هیچ پارێزگارێ هیچ کەسێک ناتوانێت دەستداتە ئیشی دادگاکان چی ئازاد کا چی ئازاد نەکات چۆن ئیشکەن چۆن ئیش نەکەن چۆن ئیش و بڕوە چۆن ئیشن نەڕوە لە هەرێمی ئێمەیە چ لە هەولێر چ لە سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بە هەوەسی خۆیان دادگاکانە بن بەڕێوە لەبەرەوە ئەمە بارێکی تەندروست نییە لە زۆر شتی ترا دەستگاکان دکراون بە دەستگای حزبی بەداخەوە تەنانەت دامەزراندنی فەڕاشێک زۆر جار دەبێ بچی بۆ ناوچە یاخود بۆ مەڵبەند بۆ دامەزراندنی فەڕاشێک ئەوێ بۆ دامەزراندنی بەڕێوبەرێک ئەوێ ڕاستە دامەزراندنی وەزیرێک لە هەموو وڵاتانە دەبێت کوتلەیەکی سیاسی لە پێش بێت چکە ئیشی سیاسیەکە بەڵام دامەزراندنی کەسێک لە دەستگایەکی فەرمی چێ وەکو مامۆستا بێ چێوە ئەندازیار بێ چێ وەکو پزیشک بێ ئەمانە پێویست ناکە بچی تۆ تەسکیەی فلانە حزب بێنی یان فلانە حزب بێنی
ئەم بارودۆخێکی ناتەندروستە و بارودۆخێکی زۆر سەقەتە. نەبوونی دەستەی نەزاها یاخود دەستگای نەزاها لە هەرێمی کوردستان چ کاریگەریەکی هەیە لەسەر بەردەوامبوونی گەندەڵی؟ بەردەوامبوونە نەبوونی ئەوە بەردەوامبوونی گەندەڵێ لەبەرەوەی دەبینین گەندەڵی ئەم ساڵ کەمی نەکردووە لە چاپارە هەر گەندەڵێکە دەبینیت. ئەگەر دەستگایەک هەبێ هەر هاوشێوەی ئەو دەستگایانەی تری بەڕێوەبردن بن لە وڵاتەکەواتە چی ئەکرێت ینی وجودی دەستگایەک کە وەکو ینی مەجلسی دادوەری بێ ئەنجومەنی دادوەری بێ چ جیاوازیەکی ئەبێت لەگەڵ ئێستادا؟ ئەگەر بە عقلیەتی بە هەمان شێوەی عقلیەتی تر ئیشکەن کە تا ئێستا ئیشیان کردو هیچ جیاوازیەکی نابێت تەنها ناوی دەستگایەکی تازەیەتە ئاراوە گەر بۆ عقلیەتی ئیشکرد گەز بیەوێ هەرێمی کوردستان بەدامەزراوی ئیشکا دەبێت لە هەموو بوارەکانە لە بەدامەزراوی ناتوانێت بڵێ ئەم دەستەیە تەنها ئەم دەستەیە بەدامەزراوی ئیشەکە و ئەم دەستەیە ئازاد و ئەم دەستەیە بێلایەنە دەبێت ئێمە گشت لاکانی کۆمەلگا گشت چ لە مامۆستاوە تا پزیشک تا ئەندازیار تا دەستگاکانی تر کە هەر ئێمە وای لێ بکەین نیانکەین بە دەستگای حزبی حزب بەسەریان ئازاڵ نەبێ بەڵکو بیانکەین بە موسساتی حکومی لە ژێر سایەی حکومەتا بن و حکومت بە شێوەیەکی دامەزراوەی بیان با بەڕێوە. بەڵێ زۆر جار ڕخنی ئەوە لە چاودێرانی نێو دەوڵەتی دەگیرێت لە هەرێمی کوردستان کە ئەو ئەحسایانی ئەوانی کە ئەچێتە دەرەوەی هەرێمی کوردستان دیوە ڕاستەکەی هەرێمی کوردستان نییە. بۆ نمونێسە زۆر باس لە مەسلەی بە حیزبی بوون و ئەوە کرد. ئێوە هیچ بەڵگەیەکتان لە بەردەستایە هیچ لێکۆڵینەوەیەک هەیە لەسەر ئەوەی کە هەرێمی کوردستان بەم ڕەوتەیە دەچێت یاخود هەر تەنها لە زاری ئۆپۆزیسیۆن ئەمانەتان بیستووە؟ ئێمە خۆمانەی بینین ئێمە خۆمانەی بینین هەر ڕۆژێک بڕۆ لە ناو هەولێر لە ناو دهۆکە لە ناو سلێمانی ڕۆژێ بڕۆ دەستگاکانەوە بینیت ینی تر لێ کۆڵینەوەی زۆری ناوێ ئەوە پێویست ناکەم چی بۆ لای ئۆپۆزیسیۆنان بچی بۆ لای حکومەتیان لێ کۆڵینەوەی شەژمانی بۆ بکەیت. ئێمە ڕۆژانە ئەبیستین لە هاوڵاتیان کە چیرۆکەکانی خوانە جێڕنەوە چی بۆ چیان پێوتراوە ئەمڕۆیان چیان پێونەتەوە مخۆم فەڕاشم دیوە توێتی بڕۆ پیانتون بڕۆ ناوچەیان خۆ بڕۆ مەڵبەند تەسکیە بێنە مامۆستام دیوە هەمان شتی وتووە بەڕێوبەرم دیوە هەمان شتی وتووە لەبەرەوە ئەمە لێکۆڵینەوەی زۆری ناوێ ئەمە تەنانەت حیزبەکان خۆیان یعنی ئەمە شتێن نییە ئێمە پێویستمان لە پێبێ یەکەتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان خوێندانی پیانێن کە حزبایەتی زاڵ بووە بەسەردام و دەستگاکانە یعنی ئەمە پێویستی بە لێکۆڵینەوە و ڕەخنەکانی ئێمەش ئەوانەی بۆ نمونە چ گەرشاندێکی ئیتالی بێ شاندێکی فەرەنسی بێ شاندێکی ئەمریکی بێ شاندێکی سویدی بەکەیە بۆ ئێرە و زۆر لەو شاندانە من دەتوانم هەموو شاندەکەن لە پەرۆشیەوە دێن بۆ هەرێمی کوردستان چکە هەرم کەسانە بوون ڕۆژە لە ڕۆژان پشگیری جوڵانەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستانیان کردووە و دژی ئەو چەسانەوە بوون کە ڕژێمی سەدام حوسێن کردوێتی دژی خەڵکی کورد هەروانە بوون 20 ساڵ 30 ساڵ ڕخنیان گرتووە لە ڕژێمی سەدام حوسێن باشە بۆ هەتا ئەو کاتە ئۆکەی بوو کە ڕژێم بگرن لە سەدام حوسێن و باسی چەسانەوە بکەن و باسی دەستێژی ڕژێم کەن بەڵامەگەر ئەمڕۆ ئێمە بین ڕخنەیە بگرین لە هەرێمی کوردستان بەبوونی گەندەڵی یاخود بە لاوازی دیموکراسیەت یاخود بە گرتنی خەڵک ئەمە شتێکی کارەساتە. زۆر سپاسەکەم سپاسی ئامادەبوونت دەکەم لە ستۆدیۆکانمان لە هەولێر. ئازیزان تا چاوپێکەوتنێکی دیکە هەر شاد بن.